بەڕێزان لەم هەفتەیەدا چەند ڕووداوێکی نەخوازراو لە شاری سلێمانیا ڕوویاندا بوو بە پێویستمان زانی قسەیان لەسەر بکەین و تا خەڵکیش لە نزیکەوە ئاگاداری ڕووداوەکان بن. بەداخەوە دوێنێ شەو کاتژمێر 10 چارەک شەڕێک لە نزیک مزگەوتی گەورە ڕووی داوە لە بین چەند گەنجێکە. دەرەنجامی شەڕەکە کە لەسەر شتێکی واژ نەبووە بڕین بگاتەوە حاڵەتە. دوان لەو کەسانە بریندار بوون بە چەقۆ لایەن دوو کەسی ترەوە. پاش گەاندنیان بۆ نەخۆشخانە بەداخەوە لەبەر سەختی برینەکان گیانیان لەدەستدا. ئەو دوو کەسە کوژراوە دیار کوردن و موالیدیان 96 و خەڵکی شاری سلێمانی. هەر لەگەڵ بوونی ڕووداوەکە هێزەکانی پۆلیسی فریاکەوتن کە چالاکانە لە نزیک ڕووداوەکە بوون. دیار تۆمەتبارەکان هەڵاتون. دوای چارەسەری سەرەتایی تا ئەمبوڵانسەکان هاتوون پۆلیسی فریاکەوتن لێ بوون. دواتریش تۆمەتبارەکان بەناو بازاڕی شاری سلێمانیا خەیسەرەکان ناویستوانە دەرباز بن، بەڵام پۆلیسی فریاکەوتن زۆر چالاکانە گرتویان و تەسلیم بە بنکەی پۆلیسی سەرایان کردوون. لەگەڵیشا دوو تۆمەتباری ترمان دەستگیر کردووە کە یەکێ لەو تۆمەتبارانە لەگەڵ بە کوژەکان بووە، یەکی تریشیان لەگەڵ کوژراوەکان بووە. بە بڕیای دادوەر سەرجەمیان بندن بۆ لێکۆڵینەوە کرد تا بزانین ئەم دوو کەسە چەند ڕەبتیان هەیە بە ڕووداوەکە و ئایا شەریک بوون یا شەریک نەبوون یا چۆنیتر ڕووداوەکە چۆنە. دوان لەوانە دانێنەوە بە تاوانەکە کە ئەوان هەستاوان بە کوشتنی ئەم دوو کەسە. دوانەکەی تریش لە ژێر لێکۆڵینەوەن و سەرجەمیان بە بڕیای دادوەر بە پێی مادەی 406 لە یاسای سزادان بندن. لە بەرواری سیوێکی دا بنکەی پۆلیسی بەختیاری ئاگادار پیانەوە کە لە ساحە یەکێک لە قوتابخانەکانی گەڕکی شۆرشا کەسێک بە کوژراوی لەوێ کەوتووە. پاش چوونی تیمەکانی بەڵگەی تاوان و پۆلیسی بەختیاری دەرکەوت کەسەکە عەرەبە بەڕێگەز عەرەبە. پاش لێکۆڵینەوەکردن و هەڵگرتنەوەی زانیاریەکان توانرا ڕێوشێنی تۆمەتبارەکە بدۆزرێتەوە بگەینە ناوی سیانی، بەڵام ئەو فرسەتی هێنابوو کە بەرەو بەغا هەڵات بوو. بۆیە لە ڕێی بەڕێوەبەری پۆلیسی سلێمانیەوە بە تەنسیق لەگەڵ پۆلیسی فیدراڵی بەغا ئەو تۆمەتبارەمان لە بازگەی شەعب دەستگیر کرد و هێناومانەتەوە سلێمانی و ئەویش دانی بە تاوانەکانەوە کە بە تەنها ئەو کاری کردووە ئەو کەسەی کوشتووە و دان پێدانانەکەی لای دادوەر پەسەند کراوە و لە ئێستادا بەندە بە پێی مادەی 406 لە یاسای سزادان و لێکۆڵینەوە لەگەڵ یا بەردەوامن. دوو تۆمەتبار کە یەکیان لایەن هێشتنی تاوانەوە دەستگیر کراوە زیاتر لە 25 ماتۆڕی لە ناو شاری سلێمانیا دزیوە و دانی ناوە بە تاوانەکەی و لە ئێستادا بەندە. دوو تۆمەتباری تر کە کوردن هەستاون بە دزینی سندوقی خەیری نەخۆشخانەی هیوا کە بڕێک پارەی تیابووە. پۆلیسی نێشتنی تاوان توانیوێتی دەستگیریان کاو دانیان بە تاوانەکەیان ناو و بند کراون. ڕووداوی تر کە نوێی 11 بووە بۆی زۆر پرسیاری لەسەر نەکەین. خاتوونێک لە ناو ئۆتۆمبیلەکەی خۆیان لەسەر شەقامی بازنەی مەلک مەحموود بە کوژایی دۆزرایەوە. دیارە هەندێک پەیج و ساید و لایەنەکانی تر باسییان لەوە کرد کە ئەم ڕووداوە پەیوەندی هەبێ بە ڕووداوەکەی دوکانەوە. ئێمە ئەوەی زانیاری بێ لەسەر ڕووداوە کۆمان کردوتەوە، پەلەشمان نییە لە ڕووداوەکان چونکە بەڵگەی تاوان هەیە، بڕیاری دادگا هەیە کەی ئەم دوو ڕووداوە پەیوەست بوون بەیەکەوە و کاتە قسەی لەسەرەکەی، ئەگەر نەشبوون هەر قسەی لەسەرەکەی. دیارە لەسەر کێشەیەک بۆ کە ئەم کوڕێک لەوێ هاواری کردووە دۆی فرۆشتووە، ئەمانیشتویانە بۆ ئەومە هاوارەکەیتی دیارە دەرەنجامی قسەکان بۆ بە شەڕیان و ئەمان چەقۆیان بەکارێنەوە. وڵی ئامارم لا نییە، بەڵام بەداخەوە ڕووداوەکانی خۆکوشتن زۆرن، نەک لە سلێمانی لە هەموو محافزەکانی هەرێمی کوردستان ڕووداوەکانی خۆکوشتن زۆرن. خۆکوشتن ئەوەی کە لە ڕووداوی کوشتنا دەزیر کرێ بە بڕای دادوەر بەند دەکرێ، ئازادیش ناکرێ تا هەواڵی دادگاکرێ و سزای خۆی وەرەگرێ. ڕووداوەکانی کوشتنیش بە خۆتان زان زۆری کێشەی کۆمەڵایەتیە و ئەو شەڕانەیە کە ئانی دروستە بێ و کەسەکان چەک یا چەقۆ بەکارێن و دەرەنجام کەسەکان گیان لەدەزێن. کاکە هێزەکەی ئێمە لە فولکەی سەرایە، ینی بە 3 دقیقە گەشتۆتە سەر شەڕەکە. خۆمە ناکرێ هیچ کەس 5-6 کرێ کارکۆ بۆ نەجدەیشان بۆ دانی. نەجدەکەی ئێمە بە 3 دقیقە گەشتۆتە سەر شەڕەکە.
ئەوە خەڵکە بێ هۆشیار بێ کە شەڕی بوو چقۆ بەکارنێنێ ئەوە خەڵکە بێ هۆشیار بێ کە من و تۆ شەڕمان بوو دەمانچە دەرنێنی تەقەم لێ بکەیت لەسەر خەڵکەکەی خۆی ئەمە ناکرێت چاودێری خەڵکین هەر کەسێک و پۆلیسێکی بۆ دانی